حکوومەت یاریێم لە پلانەکانیدا بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی بڕیاریدا لەمە دوا پارەی داهاتی نەوت نەدرێت با بانکی کوردستان بۆ گۆڕینەوەی لە دۆلارەوە بۆ دینار بەڵکو چەند بانکێکی ئەهلی بانگێش بکرێن و باپی ڕێنمایی وەزارەتی دارایی پارەی داهاتی نەوت بگۆڕن و سوودەکەشی بۆ حکوومەت بێت بەڵام زیاتر لە مانگێک بەسەر ئەو بڕیارەدا تێپەڕ دەبێت و تا ئێستاش پارەی نەوتی هەرێم با تەنها لە بانکی کوردستان دەگۆڕێتەوە و بەپێی بەدواداسوونەکانی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستانیش مانگانە ئەو بانکە نزیکەی 40 میلیۆن دۆلار تەنها لە گۆڕینەوەی پارەی نەوتی هەرێم لە دۆلارەوە بۆ دیرار قازانج دەکات. ئەموو ڕۆژێ لە ڕێگەی سێ بانکە حکوومەتەوە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک ئەتوانی 5 میلیۆن دۆلار بفرۆشی بە کێبرکێ بیفرۆشی لەلایەک دۆلارەکە دابەزێ پارێکی زۆر دەگەڕێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت ئەم فەسادە منەظەمەش نابێت کە بچێتە سەر بانکێکی ئەهلی کە پشتیوانیەکی بەهێزی حکومی و حزبی هەیە. ئەمە وای کرد کە هەزاران میلیۆن دۆلار پارەی نەوت بچێتە بانکی کوردستانەوە کەس چێکی نەکا بە ئارەزوی خۆی بیگۆڕێتەوە تەدقیق نەکرێت ئەم فەسادش بەردەوام. بەپێی بەدواداسوونەکانی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان بانکی کوردستان با نرخی بانکی ناوەندی 100 دلار با 118,000 دینار دەگۆڕێتەوە لە کاتێکدا ئێستا لە بازاردا بەهای 100 دلار بۆ نزیکەی 130,000 دینار بەرز بۆتەوە. وتەبێژی حکوومەت یاریێمیش دەڵێت بەپێی بڕیارەکەی حکوومەت یاریێم لەمە دوا لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی سەرپەرشتی گۆڕینەوەی پارەی نەوت لە دۆلارەوە بۆ دینار دەکات بە شێوەی تەندەر. بەپێی بەدواداچوونەکان ئەگەر بڕیارەکەی حکوومەت جێبەجێ بکرێت و پارەی نەوت لە ڕێگەی کێبڕکێەوە با نرخی ڕۆژ بفرۆشێت ئەوە ئەو پارەی کە بانکی کوردستان لێ سوودمەند دەبێت بۆ حکوومەت دەگەڕێتەوە کە لە ئێستادا بۆ هەر مانگێک بە نزیکەی 40 میلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. بانکی نێودەوڵەتی کوردستان بانکێکی کوردیە و بنکەی سەرەکی لە شاری هەولێرە و ئاماژە بۆ ئەوە دەکرێت کە نێچیڤان بارزانی سەرۆکی حکوومەت یاریێم خاوەندارەتی ئەو بانکە دەکات. هێرشقادر NRT هەولێر.